بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی بەفەڕ لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. سپاس و ستایش بۆ خوای کە تەواوی نیعمەتەکانی خۆی و بەخشەکانی خۆی ڕژاندۆ بەسەرماندا. سپاسی ئەکەین لەسەر تەواوی بەخشەکانی خۆی بە تایبەت بەخشی ئیمان و بەخشی ئەوەش کە بە ئومەتی پێغەمبەری پێشەوای صلی الله علیه وسلم هەژمار کردوین. درود و سڵاوی بێپایان و بێکۆتایی بۆ گیانی پاکی پێغەمبەر و پێشەوا و نوری چامان حەزرەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله علیه وسلم و بۆ سەریار و یاوەران و شوێن کەوتوانی و ئێمەش تا ڕۆژی قیامەت. بەڵێ ئازان و خۆشەویستانم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ بە دیداریەوە یاز خۆشەویست شاد دەمەوە. سبەینێ 21 ئەیلول 21 نۆ دیاری کراوە بۆ ڕۆژی جیهانی ئاشتی یا ڕۆژی ئاشتی جیهانی لە سەرانسەری دنیادا لە ساڵی 1970ەوە نەتەوە یەکگرتوەکان بڕیاری لەسەرەوە داوە. ئاشتی لە ئێستادا یەکێکە لەو بەها ونکرا و لە بیربراوانەی کە 124,000 پێغەمبەری خوا سڵاوی خۆیان لەسەر بێ خوێن و عارەقی خۆیان بۆ کردۆتە کاسەوە و هەوڵی پاراستن و هێنانەدی ئەو بنەما و چەمک و بەها جوانەیان داوە بۆ ئەوەی مرۆڤەکان بە ئاشتی و بە ئاسوودەیی و بە کامەرانی پێکەوە بژین. بەڵام لە سایە زلهێزانی دنیا و دیموکراسی خوازانی ئەوروپا و ئەوانەی پێشڕەوایەتی سەرمایەداریەکەن لە ئێستادا ئەوەی باسی لێوە نەکرێ و بوونی نەبێ و دیار نەبێ و ونکرابێ بریتە لە ئاشتی. ئێمە لەم بەرنمەیەدا لە دیدێکی فکریەوە چەند سەید قوتب بە ڕەحمەت بێ لەم کتێبەی کە لە بەردەستی منایەم باز لە ئاشتی ویژدان و ئاشتی نێوماڵ و ئاشتی کۆمەڵگە و ئاشتی سیاسیەکە ئێمە لە دیدە فکری و سیاسیەکەی و زیاتر ئەمانەوێ بەراوردی نێوان ئەو ئاشتیە بکەین کە ئیسلامی پیرۆز بەرهەمی هێنا و دەیەوێت لەگەڵ ئەو ئاشتەی کە ئەمڕۆ زلهێزان کردویانەتە قوربانی لولەی تفەنگ و چەکە ئەتۆمیەکانیان. پێم خۆشە دوو پەڕەگرافی بیرمەندی گەورە و شەهیدی قورئان سەید قوتب بخوێنمەوە کە دەفەرمێت ئاشتی جیهان هەرگیز بەرقەرار نابێت هەتا ویژدانی تاک لە ئاشتیدا نەبێت. ئەمەش تێڕوانینی ئیسلامە. ئەگەر بیاوێت ئاشتی جیهانی لەسەر بناغەیەکی جێگیر و چەسپاودا بمەزرێنێت ئەوە لە ناخ و ویژدانی تاکەوە دەست پێ دەکات. لە سیستەمی ئیسلامیدا تاک بەهایەکی بنەڕەتی هەیە کە یەکەمین خشتە لە دروستکردنی کۆمەڵدا. لە ویژدانیشدا یەکەمین تۆوی بیر و باوەڕ دەڕوێت لە ڕەفتارەکانیدا بیر و باوەڕە شاراوەکەشی بە ئاشکرا دیار دەکەوێت. بۆ قسەکردن لەسەر ڕۆژی ئاشتی جیهانی و پێگەی ئاشتی لە ئیسلامدا کە تەوەری بەرنامەکەمە میوانداری زۆر بەڕێز نووسەر و بانخوازی ئیسلامی بەڕێز مامۆستا ئیکرام کەریمم کردو. مامۆستا گیان یاخوا بەخێر بێ و زۆر سپاس بۆ ئامادەبوون. سەرتا پێم خۆشە بە شێوەیەکی فراوان باسم لە ئاشتی بۆ بکەی. ئاشتی چییە و تا چەند لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم ئاشتی پێگەی بۆ دانرا و باسی لێوە کراوە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. كلمة ئاشتی کە بە عەرەبی پێوتێ سلم یا سەلامەتی ئەوەیە کە ئینسان پارێزراو بێ یا بە دوور بێت لە هەموو ئەو شتانێکەوە ناخۆشی لە ژیانیا دروستەکە. ئیتر ئاشتی زۆر جا بەرامبەر بە شەڕ بەکارهێنرێ بەڵام ئەکرێ ئاشتی فراوانترە. ئاشتی مەبدەیەکی گەورەیەکەوە هەموو بەشەر پێویست پێیەتی. ئیسلامیش تیشکی زۆرە خاتە سەر ئەم مەسەلەی ئاشتیە. ناوی خوا سەلامە. خوا ناوێکی لە ناوەکانی سەلامە، یعنی هەم سەلامەتە خۆی لە هەموو عیب و نوقسانیەک، هەم لەو سەلامەتی ئەبەخشێ بە خەڵک، ئەیبەخشێ بە ژیان، ئەیبەخشێ بە ئینسانەکان، ئەیبەخشێ بە کەون و ژینگە. سەلام ئەوەنە قەزەیەکی گەورەیە لە ئیسلامە، یعنی سوورەتێک لە قورئانە باسی ئەم ئاشتیە ئەکات، یعنی ناوکرۆکی سوورەتەکە ئاشتیە کە فەرمێ فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. مفروضة حدشي مصالح شتي چاکێ دابینی بکەی بۆ ئەم ئینسانە لەولا شەوەڕێگری بکەی لە هەموو ئەو شتانی کە نایەڵێ و ئاشتێ بمێنێ. بۆیە لە ڕاستیانی بەها یا ئەفکار فکری جوان یعنی قیمەیەکی مجەڕەدە لە ناو خەیاڵایە، حتا تەحویلی نەکەی بۆ ناو واقع و نەیکێتە مەبدە، ئەو ئاشتێ هیچ نییە. مەسا ئاشتی بڵێن قیمەیەکی گەورەیە، بەهایەکی گەورەیە لە ژیانە. ئیسلامیەت ئەم بەها تەحویلەکە بۆ مەبدە، دواییش ئەیکاتە پرۆسە. بەڵێ، چونکە ئەگەر
بەهای جوان هەر بە تەنیا بە خەیاڵی بمێنێتەوە بە کەڵکی ژیان نایە بۆچی بێگومان یعنی تۆڵی دادپەروەری مەسەلەن دیموکراتی کاکە شورا نازام ئەم کەلیمەی ئاشتیە ئەبێت لەو فکرە مجەڕەدەوە بیگۆڕی بیکەی بە مەبدە چۆن ئەیکەی بە مەبدە بەوەی کەوا وەکو بڵێ ئەیکەیتە پرسیارێکی فەلسەفی بۆ خەڵکی ئایا ئاشتی یەکێکە لە ضروریاتی ژیان ئایا ئاشتی یەکێکە لە تەحسینیاتی ژیان ئایا ئاشتی یەکێکە لە با بڵێن تەکمیلات و ئەمەی ژیان ئەگەر هاتوو کردتە ئەم پرسیارە کە ئایا ئاشتی تا چەندێ ضرورە بۆ ژیان شتی ضروری عنی ئەگەر نەبێ ژیان تێکەچێ شتی تەحسی حاجیات ئەوەیە کە ئەگەر نەبێ ژیان هەر بەردەوام بێ بەڵام خەلەلی زۆری تێکەوێ تەحسینیاتیش ئەمەیەکەوە ئاشتی ئەگەر ببێت زیاتر ژیان جوانەکە ئەگەر نەبێ ژیان بە ناشرینی ئەڕوە ناشری نەبێ کە تۆ کردتە ئەم پرسیارە ئایا ئاشتی تا چەندێک پێویستە بۆ بەشەر ئێتە تەحویلە بێ بۆ مەبدەیەک کاکە ئەڵێن ئاشتی ضرورە ئاشتی حاجیاتە ئاشتی تەحسینیاتە مەسەلەن کە بوو بە شتە ضرورەکە و بۆ مەوزوعی بووە مەبدە بۆ معیار ئەو کاتە ئەیکەیتە پرۆسە یعنی ئیجراءاتی لەسەرەکەی بۆ معنە ئەیکەیتە قانونێکی ترە بێ خەڵک ئیلتزامی پێوە بکە ئەگەر ئیلتزامیشی پێوە نەکا لە ضیمنی ئیجراءات و قانونەکە ئەوەیە ئەبێ حەدێکدا بنێ بۆ کەسانی کە ئاشتی خەنست خەتەر لەسەر ئاشتی دروستەکەن ئاشتی کۆمەڵایەتی بێ ئاشتی خێزان بێ ئاشتی با بڵێن دەستگاکانی حکوومەت بێ مهمەیە بێ بیکەیتە ئیجراءات کە قیەم یا بەهای باڵا ڕزگارت کرد لە مجەڕەدیەکەی و هێنا بوو کردتە مەبدە دوایی لە مەبدە ئیش کردتە ئیجراءات و قانون ئەو کاتە ئیتر ئینسان ئەزانێ ئاشتی چییە و ئاشتی چەندە نرخیە ئیسلام ئەمەی کردووە ئیسلام ئەمەی کردووە ئاشتی لەوێەوە نەقل کردووە هێنایەتی کردووە تێمەبدە و کردوێتە ئیجراءات و سنووریشی داناوە بۆ کەسانی کە ئەیانوێ ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی خێزانی یا ئاشتی دەستوری ئەمانە بخەنە خەتەر لەبەرەوە بۆتە قەزەیەکی گەورە مامۆستا زۆر جار جوتیارێکی دڵسۆز لە گەیاندنی ئاو بۆ باخ و بێستانەکەی ناچارە کۆمەڵێ لە دڕکوداڵ و گیای زیادەی نێو ئەو جۆلاوە ینی ئەو جۆگەلەیە ببڕێت و لابەرێکە دەبێتە ڕێگری گەیاندنی ئەو ئاو ڕەحمەتە بۆ ئەو باخە ئاینی پیرۆزی ئیسلامیش بۆ گەیاندنی پەیامەکەی خۆی بە تەواوی مرۆڤایەتی کۆمەڵێ لەوانەی کە خەڵکیان بە کۆی لە کردووە کۆمەڵێ لەوانی کە خەڵکیان کردوتە ژێردەستەی خۆی خەڵکیان ناچار کردو چەپڵە بۆ ستەمکاران لێ بدەن ناچار بووە جیهاد و شمشێر ڕابگەێنێ و جیهاد ڕابگەێن مەبەستمەوەیە با باز لە حکمەتی جیهاد و غەزا و ئەو ئاەتە جیهادیانە بکەین کە لە قورئانی پیرۆزایە خەڵکێک پێی وایە ئیسلام ئەگەر یەکێک لە ئامانجەکانی بریتە لە هێناندی ئاشتی و ئاشتی یەکێکە لە بەهاجوانەکانی بۆچی جیهادی هەیە بۆچی شمشێری هەیە بۆچی ئەو هەموو ئاەتەی هەیە کە دژی لە ناوبردنی ستەمکارانە بەر لەوەی باس لەوە بکەین بڵین ئیسلام ئايات دینە مەشروعێکی با بڵین سیلمی و ئاشتێ یا مەشروعێکی حربیە مەشروعێکی سیاسی و معریفیە یا مەشروعێکی عسکەریە بە دڵنیاییەوە ئیسلام مەشروعێکی معریفی سیاسی اجتماعی قانونیە بەڵام لە مەسیری لە ڕۆیشتنی بۆ ئەوەی کە ئەم ئاشتیە بگەێنێتە خەڵکی هەموو خەڵکی بخاتە ناو ئاشتی جاری وایە ستەمکاران و خەڵکانێک بەردەمیەگرێ سێ مەبدە هەیە زۆر ضرورە یانی ئینسان بیزانێ لە ئیسلام مەبدەئی تعارف مەبدەئی تەساکن مەبدەئی تەدافع تعارف و تەساکن و تەدافع تعارف ئەسلی ئیسلام هاتووە بۆ ئەوەی کەوا لە ناو بەشەرەکانە تعارف دروستکە بیان ناسێنە بە یەکتری تەساکن ئەوەیە فێریان بکە بە یەکەوە بژین بە یەکەوە هەڵبکەن بە یەکەوە ئیتفاقیاتیان هەبێ تەدافعیشەیەکەوە ئەوە لە حاڵاتی ئیسtisناییەکەوە خەڵک ئەتوانێت دیفاع لە خۆی بکە یعنی ئیسلام ڕێگەدا کە تۆ لە بەرامبەر کەسێکە کە ئێوە مافەکانت زەوت بکە تۆ دیفاع لە خۆت بکەیت و دەسی لێ بکەیتەوە تعارف ئەوە تا ئاەتەکە بە واضحێ فەرمێ إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ئێوەمان کردووە بە میلەتی جیاجیا عەشرەتی جیاجیا خێزانی جیاجیا بۆ خاترەوەی کەوا تعارف بکەوێتە بینتان
جاب بۆ باس ئەشێکە کەلیمەی تعارف لە زمانی عەرەبیە سێ معنای هەیە. تعارف بە معنای معریفە یعنی یەکتری بناسن. تعارف یعنی یەکتر ناسین تۆ کوڕی ئەوەی خەڵکی ئەوەی لەو میلەتەی لەو شوێنی یعنی کەلتورەکەم ئەمەیە قوانینی وڵاتەکەم ئەمەیە جۆری سیستەمی وڵاتەکەم ئەمەیە خلاصە تعارف لەگەڵ یەکتریا ئەکرێ. یا تعارف بە معنای معروفکردن بەرامبەر بە یەکتری چاکە لەگەڵ یەکتریا بکەن. تعارف لە تعارف و ئەوە شەرە تۆ چاکە بکەی بەرامبەر بە ئەو ئەگەر جەهلێکی تیا نەیهێڵی زوڵمێک لە ناوایەتی نەیهێڵی خلاصە کێش و مەشاکلێکی نەیهێڵی بۆی ئەمە تعارفە لتعارف یا لتعارف معنای کەشیە معریفەت گۆڕینەوە لەگەڵ یەکتریا کەلتور بگۆڕنەوە لەگەڵ یەکتریا. حساس مەبن بە کەلتوری یەکتری. ئێمە وەکو مسلمان یا ئیسلام وەکو دەق و دین وەکو مێژوش وەکو ئێساش هیچ جۆرە حساسیتێکمان بە کەلتوری هیچ میلەتێ نیە هیچ کەسێ نیە بەڵکو بەعکسەوە تەعاملیش لەگەڵ ئەو کەلتورانەکەین کەلتور جوانەکانی وەرئەگرین ئەوەی کەوا موافقە لەگەڵ منطق و عەقڵ و حەزارە و لەگەڵ تەتەوری بەشەر و لەگەڵ سوودی بەشەرە هەمووی وەرەگرین و تەوزیفی شەکەینەوە جارێکیکە. ئەو چاکەی کە لای خۆشمان هەیە کە بەشەریەت زۆر شتەیە لە ئیسلام بەشەریەت زۆر پێویستی بێتی ئێمەش ئەوەی خۆمانە دەین بە ئەوان زۆریش ناکەین وەریەگری لێمانیانە. باوکێک بۆی نییە کەوا زۆر لە مناڵەکەی بکە مەسا نوێش بکە زۆر لە مناڵەکەی بکە ئیلتیزام بەدینەوە بکە ئیتر ئێمە چۆن زۆر لە خەڵکی کەشەکەین. ئەمە یعنی مەبدەئی تعارف ئەسڵی ژیانی ئینسان ئەوەیە کە تۆ ئەو پەیامەی پێتە کە پڕە لە خێر پڕە لە بەرەکەت پڕە لە فەڕ بەرنامەکەی تۆش ناوی فەڕە پڕە لە فەڕ بیگەێنین بە بەشەر تعارف بکەین لەگەڵ دووهەم تەساکون مەبدەئی دووەم لە ئیسلامە تەساکونەوەی شەوێ بە یەکەوە بژین. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ژیاوە لەگەڵ جوولەکە لەگەڵ گاورە لەگەڵ مشتیکە هەر لەگەڵ مشتیکی ناژیاوە. يعني أما حتى وحدثك فرمي أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله. علماء نوع الاتفاق يعني لسروي كأمام بس بي تنيا جزيرة العرب بس جزيرة العرب بي باق بينها بأدياني تريتيابي بوي كوات تشويش لسر مركزي قيادة كدروس نبي. أما اللي همو دصلا داري أماكا همو كسي أماكا لا يخوي برو مثلا بنتاغون يعني شو لكش بس أنا أفرق شوێنێکە ئەمینی ئەکان نایڵێ کەسی کە بێت و تەشیکانیش فاتیکانە مەسەن قەسری کرملنە کورە لای خۆمان ینی هەنێ شوێن هەیە سەوز لە بەغداد وانە هەر لای خۆشمان هەنێ شوێن هەیەکەوە بۆ کەسنی هەتا شوانیشی تیا بکە لەو منطقە. ئەمە قەزەیەک ینی عەقلیش داوایەکە منطق داوایەکە واقع داوایەکە لەبەرەوە طەبیعی ئەگەر جەزیرەة العەرب پاک بکرێت و نێڵن کەسی تابێ غەیری موسڵمان مەسەلەن. يعني هو إشارتك أبوي كأجر حد دقيق برويت لسه موضوعك بس جزيرة العرب مكة ومدينة كيترو مركزي تدينا يا أكرم بك نقل بيبو شواني كقيت شيء مثلا مركزي خلافة هل سردمي عليا نقل بو عراق بو كوفة مركزي خلافة لا سردمي أما كان لا دمشق لا عباس كان نقل بو بخاو سامرة يعني أما طبيعية أجر أو منطقين كلابات زول لسرينرين مبدأي تساكن كدواي تعارفكيت بيك وأتوان بيجي في عنصاصم شيا ولا قال جولك دراوسيتيان كدوا قرزو شتيان داو بيكتري حتى بيغمبري خوا صلى الله عليه وسلم أخير صالي جياني قرزاري جولك يقول توانيتي لقال خلق أبجي أما التساكن أبيب للديني خوي بو خوي لكم دينكم ولي دين وانيا أتواني بجي أما مبدأي تساكنا لإسلام مبدأي قوريه قيمەیەکی گەورەیە مەفروضە ژیان وا بێ کەس ناتوانێت ژیان وا لێ بکە ئیلا یەک دین یەک سەقافە یەک کەلتور مەسە ئێستا مفەکرینی غەرب زۆر دەبین لەوە کەنەوە تا سەقافەی ببێ بە یەک سەقافەیەکی غەربی سەیطرە بکا بەسەر هەموو دنیا هێ ناکرێت خەڵکیش عەقلی هەیە خەڵکیش کەلتوری هەیە سەقافەیە شتی جوانی هەیە چۆن ناتوانێت ئەو فۆکایەمە ئینی کرد نیایە تاریخی باسکی کە ئەمە تاوەتر بەشەرێ پێویستی بە شتێکی هەنێ مادەم عەقلی غەربی کەوتۆتە ئیش. مەبدەئی سێهەم لە ئیسلامە مەبدەئی تەدافع ینی تو ئەتوانی دەفعی کێشە بکەی لە کەسێک شەڕەنگێزە شەڕت پێفرۆشێ پاوانخوازە شەڕت پێفرۆشێ هەر منحەریفە و ئەوێ ئینحراف فەرز بکە. ئەمە ئیسلام وەکو مەبدە دایناوە کە هەموو کەسێ بتوانێتە دیفاع لە خۆی بکە و بە درێژایی تاریخی ئیسلامیش ئەو شەڕانەی کە بووە چ لە ژیانی پێغەمبەر ئاساسم و چ لە ژیانی خەلیفەکان و دەسەڵاتی ئیسلامی بە درێژایی مێژوو
خاضع بۆ مەبدەئە خاضع بۆ مەبدەء کە ئێمە يعني شەڕی دیفاعی ئەەکەین بۆیە عولەما تەقسیمی شەڕیان کردو لە ئیسلامە دوو بەشە حربی بەرگری حربی ڕزگاری یا دیفاعی و تحریری بە مستەلاحی تریش باسەکرێ دیفاعی ئەمەیەکەوە دانیشتووە بەڵام هێزێکی تر داگیر کرد با بڵێن پاوان خواست خراپەکار حەسوود و بەغیل باشە هاتووە بۆ ئەوەیەوە ئەم وەزع جوانە تێک بە ئەم ژیان و ئاشتێ تێک با لە ناو لە مجتەمەعی ئیسلامی ئەوە بۆی بۆ دیفاع لە خۆی بکە یعنی لە عادی پێغەمبەری صلی الله عليه وسلم شەڕەکان زۆرێکیان دیفاعی بووە زۆرێکیان حتا عولەمای باس لە ئەوەکەن کە تەنانەت شەڕی بەدریش کە مسلمانان چوون بڵێ ئەو قەرزەی لای قورێش هەیان بوو ماڵ و سەر و سامانە هەمووی داگیر کرا بوو چون بۆی ئەو قەرزە وەرگرنەوە بۆ شەڕ نەڕۆیشتن دوایش کە قافڵە کاروانەکەی ئەبوو سوفیان منطقەکەی جێڵا فعلەن ئەمان گەڕانەوە بەڵام بۆ قورێشە کۆڵی ناو سواری سەری خۆی بوو هات حتا شەڕی بەدریشە دیفاعیە ئوحود هاتنە سەریان ئەحزاب هاتنە سەریان يعني هەموو ئەو شەڕانە شەڕێکی دیفاعی بوون لە ئیسلاما کراوە بەڵام ئیسلام شەڕی تەحریریشی هەیە میلەتە مەزلومەکانی دنیا کە هانایەنن بۆ مسلمانان مەفرۆزە مسلمان بچن بەدەمیانەوە چونکە بە وەزیفەی خۆیانی ئەزانن ئاشتی بۆ ئەوانیش دەستە بەر بکەن لەبەر ئەم شەڕی يعني ئەمەی کە باسەکرێ شەڕەکان ئەستن لە ئیسلاما بیدایەتەوەی کە تۆ بە ئاشتی بڕۆیتە هەر شوێنێ بە حیاتی پەنا نابەی بۆ هیچ شتێک يعني بزوري برو لنا تاريخ إسلامي شا لا العالم هل الرجيم تاج المسلمان كانوا ورشتو إما شري شر فروشي وشرنجزي لإسلامانية نبى دق نبى ميجو نبى واقعية ساي مسلمان لدقة حج دقيقة نية براش بس شرنجزي بك هل باسي حتى كلمة قاتلوا تقاتلوا أمانها كم بمقابلة شو قالوا بصيغة مشاركة بيوت الأزمان العربية يعني أو شرط بيفرش إتوش دسكيتو إسلام الله دس بكرو بلام إتر يعني أما كدرا وتبال مسلمانان أو نوع كلا ظلم نوع كلا ستم نوع كلا نخل نويا هل نوع كلا قراري بيش وقت كابرا قراري بوابك وإساش يعني أما الإسلام وثمان دقنية كشرنجيزي هنبك لم يجوش اشتوان أبو أصلا مسلمانان برود دجاي تاريخي إسلامي بخانرو لناو شركاني شاهو لأن ناوكو هارون دا هميشه سي اختياري عن داوة خلقي نكدو اختيار يا مسلمان بيا بوكوشين اشتواني كأخريت شون مسلمانان وبلا إسلامي بينا عشيري نكري كواس دو اختيار بو سي اختيار بو هميشه إضافة لسر أويكوا لناو شرع يعني برو شركاني خالدي كوري وليد بخانرو لتاريخه لناو كبرانبر يقوى ساون جيشة كان هولي ذا وحوار دروسك وحواري شي دروسك دول زور شرع يكي لو شرعنا بسان جوانايات الذهن الروشنية مقابلك بان أكات ألا با قصب كين لقال يكتريا قصة أكن لقالك قناعتي بيك يعني هل لا إسلام قبولكات يتأمبروا أتعالى خوي أشورت ودس بنوجيش أكات يعني نا حزي أنك ولا شر هرواش شر خوي جرا فرمي كتب عليكم القتال وهو كره لكم يعني طبيعة إسلامي أمريكا السيد برحمة بباسي درسكني وجدانك على إنسانا لو وجداني إنساني مسلمانا حزل شرنية بيقومان پێخۆشنیە شەڕی پێخۆشنیە هەمیشە ئاشتی پێخۆش زۆر باش مامەسا لە ڕوانگەی ئەم پەیوە جوانانەی جەنابتەوە شارەزایانی مێژوو لەگەڵەوە یەکدەنگن کە هەردوو جەنگی جیهانی لە ناوبەری یەکەم و دووەم 100 ملیۆن مرۆڤی لە ناو بردووە جگە لە شەڕی ڤێتنام و ناکازاکی و هێرۆشیما و دوو جار داگیرتنی ئەفغانستان و یەمەن و لیبیا و بۆرما و عێراق و ئەم شەڕانەی کە زلهێزان تا ئێستەش لە بەرهەمێنانی پێشکەوتوترین چەکەکانی ئەتۆمی و ساروخ و نازام دژە فڕۆکە و زۆر شتی دیکە بەرهەمیان کیمیایی بۆچی لەگەڵ ئەمەشدا هێشتا پەنجەی گێرە شێوێنی و توندڕەوێتی و پێشێلکردنی ئاشتی بۆ ئیسلامی پیرۆزی ئەمە درێژ دەکرێت جوانە وڵی خۆی هەنێک لە ئەسبابەکان قورئان باسی کردووە یعنی ئەسبابی با بڵێن فکرین هەنێکی ئەسبابی نەفسیە یعنی هەنێ ئینحرافەیە ئینحرافەکە فکریە بە معنە معلوماتی نییە لەسەر ئیسلام
جەهلی هەیە بەرامبەر بە ئیسلام، بە تاریخی ئیسلامی، بە مەبادیە ئیسلامیەکان، بە حاڵی مسلمانان، بە حاڵی با بڵێن حاڵی حازری مسلمانان معلوماتی لەسەرەوە نیە. ئەیجنا ئێمە فەرمولایە لە مسلمانان چوونەتە غەرب بە ئاوارەی توانیوانە ئیسلام بگەێنە هەموو ئەو مجتەمەعانە، زۆریان لە کەس کردووە، جێشیان لەگەڵ خۆیان بردووە. یان ئێمە هەر ئیزافە بێ بۆ دوو نقطەکەی پێشووکە نە دەق داوای شەڕی کردووە لە خەڵکی مسلمان، نە تاریخیش و نە واقعی ئەمڕۆی مسلمانانیش. کوا ئێمە بە زۆر ئیسلامان سەپاندوە بەسەر خەڵکە، خەڵک خۆی ئەیەت و داهێنشە 5-6 سەرەکەن بە یەکە کەنیسەیەکردنەوە یەکەن بە مزگەوت و بانگی تیان و خەڵکی تیاپەرۆدەیەکەن و ئالمە مسلمانەکانی ئەوێ ئەڕۆن لەگەڵ سژنات تەماس و کۆنتاکت دروستەکەن و ئەڕۆن ناو سژنەکان و خەڵکەکان تەهیلەکەن و جارێکە دروستیانەکەەوە بە ڕێک و پێکیان خەنەوە ناو مجتەمەعەکە و دروستیانەکەنەوە. کوا ئێمە پەنامان بۆ ئەو شتانە بردووە. لەبەرەوە هەنێکی جەهلە وەکو خوای گەورەشە فەرمێ وإذا لم يهتدوا به فسيقولون هذا إفك قديم. ئەگەر معلوماتیان لەسەر شتێک نەوەڵە نەمە درۆ دەلەسەی هیچ نییە. هەنێکیشی ئینحرافەکە نەفسیە، یعنی ئەزانێەوە حەقە، ئەزانێ ئەمەی ئەو ئێڵێ ناحەقە، بەڵام نەفسیەن ڕقێتی لە ڕق وای لەکە. ئاەتەکە فەرمێ يعرفونه كما يعرفون أبناءهم. ومعرفة خللك لفكريانا نية، خللك لنفسي يعني شيء حسدا من عند أنفسهم كان ناخوشة يعني أجرنوا بناو كسنجرة وكجوا وتوتي غلطي خواه إلى الشرق أوسط بين راسي كينو هالشي مواردي بشري وطبيعي هيك إلى الشرق أوسط كم ترين خلقي تيا زورترين موارد داهاتي تيا أبي أول راس كينو بهر حال يعني هنيك حسودية يعني كان انحرافك نفسية هج ربتك بونية كإسلام ناشرين يا شرنجيز يا يعني كده هم أو تاريخ إسلام بخوان أو شرانية بتأتي لعهدي بيغمبر أساسا لو ناتشي هم يدو صد كس كجرابي أي دو صد كس لك شو 100 مليون كجناب باسكي طبعا زياتريش لو باسكري بيزقل لشيت بون نخوشي دروني وجيلقى خراب بون وأنا بإسلام أصلا يعني لكاتي شركة أنا أمني آداب دانا وبو شركة حتى شتي باريس تنيا شرنجيزة كان بيوا بن منال دسي بو نابري جن دسي بو نابري دارو درخت يعني جنجا باريس لي دارو درخت أبي نبري نابي بسوتين نابي أو يعني تنيا فوكسك لسد شيء تيشك لسد شيء لسه شرنجيز خرابك أبيش بزندوي أسيرش كلا صد شانسي آزاد بوني بودرو سكرته وصلني بس شت توزي بيته وببنيا بكيته وبشر جوانا مامۆستا سعیدی نورسی بە ڕەحمەت بفەرمێ من دەتوانم دان بە خۆمدا بگرم و ئازارە کەسیەکانی خۆمەوە بەڵام ئازاری نەتەوەی ئیسلام هێندە منی یاڕیەوە هەستەکەم ئەو چەپۆکانی بەرجیهانی ئیسلامیەکەم لە پێشدا شێوەی خەنجەر بە دڵ و جەرگی مناچن لە ئێستادا بمانەوێ نەمانەوێ ئیسلام پێشڕەوایەتی شارستانەتی ڕۆژهەڵات دەکا و ئەوروپاش پێشڕەوایەتی سیستەمی دیموکراسی و ئەمریکاش سیستەمی سەرمایەداری ئەمانە بمانەوێ نەمان سێ کوچکەی بەڕێوەبردنی ئەم جیهانن بمانەوێ نەمانەوێ لەگەڵەوەشا کە ئیسلام هیچ دەسەڵاتێکی سیاسی و سەربازی نییە بانگەشەیەوە دەکرێت کە پێویستە ئیسلام بەم خوێناوی بوونەی خۆی و بەم بێنازی خۆی و بەم هەموو هێرشەی کە ڕۆژانە کرێتە سەر ئیسلام بەڕاگەیاندن بە غەزوی فکری بە عسکەری بە زۆر شتی دیکە ئایا ئاشتی جیهانی بەرقەرارە بێ لە کاتێکە جەستەی پیرۆزی ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام خوێنی لێ دەڕوا و سوورە بە خوێنی شوێنکەوتوانی خۆی وڵای ئینکاری ناکرێت کە ئازاری خەڵکی خۆت ئازاری میلەتی خۆت ئازاری خزم و کەسوکاری خۆت ئێشت پێگەێنێ و نەوعێکیش لە داخ و خەفەت و هەتا گیانی تۆڵە لە ئینسانە دروستەکە خۆ بەشەر وایە چی لێ بکە ینی خواوای دروست کردەکەەوە خۆ بەشەر دار نییە حەجەر نییە شەجەر نییە ئەوە نییە بەڵام مهمە ئینسان ینی بە مەبادیە قورئانەکان ئەم ئازارانە وای لێ نەکا کە لە عەدل لابە لە دادپەروەری لە چاکەکردن بەرامبەر بە خەڵک لابە ئیمامی عومەر یاخوا ڕەزای خوای لێ بێ بە ڕەحمەت بێ لە شەڕی یەمامە شەڕی موسەیلەمەی کەزابە براکەی شەهید بوو قاتیلەکەی ئەناسی قاتلەکەی ئەبوو مەریەمی ناوبووە بزان ئەگەر بە هەڵانە چوو موسڵمان بوو دوایەوە موسڵمان بوو ڕۆژێکی عومەر پێوت بینی وتی بەخوا ڕقمەلێت
وتی ڕقمە لێت تۆ زەید و کوش زەید پشتم بوو وتی باشە قوربان ئەمەی کە تۆ من و خۆش ناوێ یەمنەعونی حەقی وات لێکە حەقم نەیەت و حقوقم نەپارێزی تی نەوەڵە وتی دەی ليس علي حبك إنما يبكي على الحب النساء دەی حب و عاطفەی تۆ من حەقم نییە بەسەریوە ژن بۆ حب و خۆشەویستی و شتانە ئەگری هین ناکە يعني ئەمە نابێ وای لێ بکە کە ئەم هەموو فعلا ڕقە و داخە ئەینێن بەدڵیا خوانە خواسە لە عەدل لابدا لە حقوقی خەڵک نەپارێزێ مافەکانە دیفاعیان لێ نەکا حتا بەڵام يعني ئەمەشی نەورسیکەوە فەرمێ ئەوە عینی حەقە ڕاستە وایە بەڵام ناکرێ ئێمە ئەگەر ئەم هەموو ئازارە خۆ ڕاستەکەی ئەمڕۆ تەنیا و بە تەنیا مسلمان لە ژێر ئازارایە لە ژێر زوڵم و ستەمی خەڵکایە بەڵام لەگەڵ ئەوە شایەمە لە هەر فرسەتێکا بێ وەکو مسلمان وەکو تاک وەکو مجتەمەعی ئیسلامی وەکو دەسەڵاتێک کە ئەمڕۆ پێوتێ عالەمی ئیسلامی و بەڵام بەداخەوە سەد ملاحەزەی لەسەرە هەتا وەکو کیانە سیاسیەکانی عالەمی ئیسلامیش هەرکەس دەستی ئاشتی ئینکابێ دەستی ئاشتی بۆ درێژکی ئەبێ بەیەکەوە ئاشتی پارێزی ئاشتی جیهانی یعنی ئێمە ئەتوانین لەگەڵ هەموو عالەمە پرۆژی هاوبەشمان هەبێ بۆ پاراستنی بەشەریەت بۆ پاراستنی ژینگە بۆ پاراستنی حتا بۆ پاراستنی دین کە قیمەیەکی گەورەیە لە حیاتە کەس بێ بێدین ناتوانێ بژی هەر کەسێ بە بێدین بژی تر ئەو سێ خاڵی کەوتمان زەروریات و حاجیات و تەحسین هەر گشتی ئەکەوێتە خەتەر لەبەرەوەی ئێمە حتا عولەمای ئیسلامی بەتایەتی لە باسی فقی ئیسلامی لە مەسەلەی سولحی حودەیبیە یەکێ لەوانە ئیبن القەیمی جەوزیە بەڕەحمەت بێ باز لەوە کاکە ئێمە لەگەڵ کافر و مشریک و ئەوانەشە ئەتوانین پرۆژەی مشتەرەکمانە بێەوە پاراستنی پیرۆزەکانی خەڵک ئەتوانین لەوێشە لەبەرەوە ئێمە هەرگیز ئێمە خەتەر نین هەرگیز خەڵکی مسلمان خەتەر نییە بەعکسەوە حتا ئەوەش سەیکە ئەو کیانە هەزی لە با بڵێن گوماناویانە کە دروستەکرێ وەکو حرەکات وەکو کیانات هەمووی دەستی دوژمنە بۆ ناشریکردنی ئیسلام يعني ئەو کیانی زاتی نین لە ئیسلامە و عولەمای ئیسلامی مؤیدی ئەو ئینانە نین ئەو کێشە و با بڵێن ئەو خوێن و ئەوانە نین لەبەرەوە ئێمە ئەتوانین بەشەریەت لە ئێمە نەترسێ ئێمە ئەتوانین بە هەموو شێوەیەک ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی جیهانی بپارێزی زۆر باش مامۆستا بەشێ لە خەڵکان پێیان وایە ململانێ و وەکوڵێ ترسی ئەوروپا و ئەمریکا بەرامبەر بە ئیسلام و دروستکردنی زاراوێ بەناوی ئیسلامۆفۆبیا و ڕوودانی ئەو ڕووداوانی نیوزلندا و بۆرما و زۆر وڵاتی دیکە ترسیان لە هاتنەوەی ئیسلام و پێیان وایە دەسەڵاتی سیاسی مسلمانان ئەبێتە هۆکاری لەناوبردنی ئاشتی و پێکەوە ژیان لە جیانە بەڵام مێژوو پێمانەڵێ ئەو کاتەی دەسەڵاتە سیاسیەکە منارەی دەوڵەتی ئیسلامی ئەڕوخێ ئینجام ئاشتی ژێر پێخرێ وەکو چۆن لە بەغدایە دەسەڵاتی سیاسی مسلمانان بەدەستی هۆلاکۆ دەڕوخێنرێ و خەلیفە دەکوژرێ اینجا ئیبن کەسیرە فەرمێ ملیۆنێک مرۆڤ لە بەغدایە شەهید دەکرێت لە 1924 کەم دەوڵەتی عوسمانی نامێنێ اینجا ئیتر ئەدوانین ئابڵێن هەرچی پێشێلکردنی ئاشتیە بەرامبەر بە مسلمانان ژێر پێخرێ مەبەستمەوەیە ئایا بوونی دەسەڵاتی سیاسی مسلمانان پاراستنی شکۆ و حرمەت و خوێن و ماڵ و سەرۆت سامانی مسلمانانە یا لە ناوبردننی ئاشتی مەبەستمەوەیە لە داهاتوە بوونی دەسەڵاتێکی سیاسی ئەوەندەی دەبێتەوە هۆکاری دروستکردنی ئاشتی جیهانی ئەوەندە لە ناوبەری ئەو ئاشتیە بێ ئێمە عەرزمان کردی کە نە بە دەق نە بە مێژوو نە بە واقعی ئەمڕۆی مسلمانان هیچی ئەوەی لێ ناخوێنێتەوە کە ئیسلام ئەبێتە خەتەر ئەیتر ئیسلامەگە هەر وەکو ئەفکار و با بڵێن ڕێنمایی بێ لە ناو خەڵکە و معریفەیەک بێ بڵاوی کێتەوە لە ناو خەڵکە معریفەی ئیسلامی خەتەری لەسەر ئاشتی نییە دووهەم مێژووی ئیسلامی کە ئەی خوێنیتەوە ینی مێژووی ئیسلامی هاتووە کە جەیشی مسلمانان هاتووە بۆ ئەم وڵاتانەی فارس و ڕۆم و ئەوانە وەزعی خەڵکەکە چۆن بووە یعنی کە مسلمانان ئەچنە میسر بۆ هەرچی مەسیحەیە گشتی باوەشیان بۆ کاتەوە ئامێزیان بۆ کاتەوە چونکە لە ژێر ستەمێکی زۆر گەورە بوون ستەم یعنی لە هاو مەزەبەکەی خۆی کردوێتی لێ ئەوانن کە یعنی باوەشیان کردوەوە حتا یەنە مسلمانان کە جێشی مسلمانیەت و لە شاما ڕۆم حکمی کردووە بۆچی هەموو پشتیوانی لە ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاحەکەن حتا پارەکۆ ئەکەنەوە ئەڵێن تۆ جێشەکەی پێ بەقوت کە باین بێ ئەویش کاتێک کە دراسی وەزعەکە کە سێرەکە ڕۆم قووەتێکی
ئاوا ئاسان نییە پەلاماری بێ لەبەرەوەڵ ئێمە ناتوانێەوە هاوکارەکانی خۆتان ماڵتان ئەوە بێمە ناتوانین دیفاعتان لێ بکەین ئێمە بە شەرتی ئەتوانین ئەو هاوکارانەی ئێوە سەرف بکەین جێشەکەی پێ بەهێز بکەین بەو شەرتەی کە بتوانین دیفاع لە ئێوە بکەین بەس ئێمە ئێستا دیفاعمان پێ ناکرێت ئەڵێ ئێمە هەمومان چەکەڵەگرین شەڕەکەین لەگەڵتانە لە جەبهەی ئێوە شەڕەکەینون یعنی کە هاتۆ یا هاتۆ کە وڵاتی فارسی ڕزگار کردو لە ژێر دەسەڵاتی ساسانی ئێدە بڕۆ تاریخ بکەن و بزان دەوڵەتی ساسانی ئیشی چی بووە چ زوڵم و ستەمێک لە خەڵک چۆڕیوە لە ناو مجتەماعات بڕۆ باسی کورد بخوێنەرەوە بزانە کورد چ ستەمێکی لێکراوە چۆن یعنی بە سوخرە هەمیشە قەسری دروست کرد و ئیشی کردو ئەوەشی کە هین بوو بێ ڕای کردو بۆ شاخکان و تا توانیوان دوای کەوتون و بەقەمچی پشتیان هێن کردووە لەبەرەوە کە ئەم جێشە هاتووە بۆ خاترەوەی کەوا ئەمانە ڕزگارکان بۆیە ئیسلام وەکو معریفە هیچ خەتەر نییە ئیسلام بێ بە کیان هیچ خەتەر نییە باکسەوە لەوە چ بێتە هەوێنی ئاشتیش وە لە مێژوشا ئێمە ئیمانێ ڕاستە مێژووی ئێمە خۆ هەمووی خاڵی گەشت نییە خاڵی ڕەشیشی تایە کاری ئەوە ناکەین یعنی وەک بڵێ چۆن ئەڵێ فاول بووە لە ناو تاریخی ئیسلامیشە شتێک بووە ئەوە بووە ئەوە یعنی لەسەر کەسەکان حسابن نەک لەسەر فکرەکە و لەسەر دینەکە ئەجنا دینەکە وەکو مەبادی هیچ نوع زیانی قوبول ناکە بۆ ئەو خاڵە ڕەشانش بە پەنجەی دەزەژمێرن ینی بۆ ئەگەر شارستانێتی ئەگەر بەراودیش بارەکەڵە ئەگەر بەراودیشی بکەی بە تاریخی میلەتانی تر لە منطقەکە هەر شاری باس نین ئەو خروقاتانی خەڵکی کە کردوێتی ئەو خروقاتانی کە لە تاریخی ئیسلامیە ئەگەر یعنی تۆتەنی بە پەنجەی دەستیش ئەژمێرێ یعنی هەم لەسەر دینەکە حساب نییە و لەسەر کەسەکە حسابە هەم لە ناو بەشەری شاوانە هەر ڕۆدەن مهمەوە وەکو علەماڵەن العیبرەة بکەثرة الفەضائل عیبرەت بە زۆریەکەیە عیبرەت زۆر چاکەکە ئەو عیبرەتی لێوەرجی ئەوە مقیاس و معیارە لەبەرەوە نەخێر یعنی بەشەر باگشتی ئاگادار بێکەوە ئیسلام وەکو توێرە معریفەکەی منزومە فکرەکەی وەکو کیانە سیاسیەکەی بە هیچ شێوەیەک نابێتە مایی لەرزۆکردنی ئاشتی بەڵکو بێتەوەی تەقوێکردنی ئاشتی ئەو هەموو مەعانیە جوانانە بڵاوکاتەوە لە ناو خەڵکە زەمیری ئینسان دروست ئەکا لە سجن بیانی بڕۆ ئەو شتانە بخوێنڕۆ کە نانیەکی وەکو مامۆستا ئەحمەد موفتی چۆتە ناو ئەو سجنانە لە غەربا و چۆن ینی ئەڵێ وتوان تۆ ئاخر نابێ بڕۆی بێ پۆلیست لەگەڵا بێ کارۆتە ژۆرەی نامانە هەموو درڕندن توێتی قەیناک ئاخر چۆن ئەکرێت نا ڕۆیشت قسەی لەگەڵا کرد و پاش فترەی کەم دانەدانە ئەم هەموو مجرم و چەقۆی کێشەکشتی ساڵاکراوە هێناوەتە بۆ ناو مجتەمەکە کە گریانی بۆ خەڵکاتووە ئیسلام وایە بڕۆ ژیانی عومەر بخوێنەرەوە پێشەوەی کە ئیسلام دەستی پێی بگە بزانە چی بووە کابرایەک بۆ یعنی هەر بۆ خۆی ژیاوە مەجموعەیە عەقڵێتێکی خێڵێکی بەسیط و تەسکی بووە بەڵام کاتێک کە ئیسلام دەستی پێگەست چۆن ڕزگاریەکە لە ئاسۆی فراوانەکە ئەخلاقی فراوانەکە لەوە پێش چەند قاسی و دڕق بووە ئێستا کە مناڵی یەکێکیش بگری ڕواداکێکی خەبەرەکاتەوە لەبەرەوە ئیسلام کە دەستی گەیشت بە هەر کەسێ وەک تاک وەک خێزان وەک مجتەمع وەکو حکومات و هەتا دەسەڵاتەکانیش ئەمەنەی چاکسازی و پاکسازی تیاکە ئەبێتە مایی کە یعنی هەم ئاشتێکە بەرقەرارەکە و هەم ئاشتێکە ئەپارێزێ پەرژینی بۆکات و ناڵێ کەس خروقاتی تیا بکە ڕۆژی 21 نوێی 2001 واتە 18 ساڵ بەر لە ئێستا کێلەری وەزیری دارایی فەڕەنسا وتەیەکی خستە نێو فەزای ڕاگەیاندنی جیهانیەوە کە کاریگەریەکی زۆری هەبوو دەنگدانەوەی زۆریش هەبوو کە دەڵێ جیهانگیری یا سەرمایەداری یەکێکە لە سیستەمە هەرەزە بەلاحەکان بۆ مژینی خوێن و سەروەت و سامانی بچووکەکان لەلایەن زلهێزەکانەوە بریتە لە ژێرپێخستنی بچووکەکان وڵاتە ژێردەستەکان لەلایەن زلهێزەکانەوە سەرمایەداری یەکێکە لەو چەکانەی کە ئەوروپا و ئەمریکا بەرامبەر بە خەڵکی ستەمدیدە و سڤیل ئەیگرنە بەر ئەم قسەیە کاریگەری و کاردانەوەیەکی زۆری هەبوو بە جۆرێک کە تەواوی وڵاتان ناڕزایەتیان دەربڕی باباز لە ئاشتی ئابووری بکەین ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ هاتنیا لە ڕێی بەگژاچوونەوەی سوخۆری و ڕیباخۆری و زۆر شتی دیکە وا ئەکاکە بیلالی حەبەشی بە چاوی فەزل و گەورەیەوە لە سەرمایەدارانی ئیسلام وەکو ئەبوبەکر و عەبدوڕەحمان و عومەر بڕوانێ بەبەسمەوێ بە جۆرە لە جۆرەکان ئەو ناکۆکی ململانەیە نییە کە ئێستا کۆیلەیەک ئەگەر سەرمایەدارێ بڕوخێ بڕوا هێرشی بکاتە سەر و بیکوژێ تا چەند ئەم ستەمە ئابووری کە ئەمڕۆ بە ناوی سەرمایەداری و سیستەمی بانقیەوە هەیە هۆکاری لە ناوبردنی ئەوەیە کە ئەمریکا هەم لە پێناو پارەیە ئامادەیە ئەو هەموو چەکە پێشکەوتووە بفرۆشێ بە وڵاتان هەم ئاژاوێش بخاتە نێو
وڵاتانەوە بۆ ئەوەی نەوت و دەرامەتی عێراق و یەمەن و لیبیا وڵاتانی تر بەرێ بۆ خۆی؟ وڵا واقع خۆیتە تۆ ینی شتێک کە واقع بێ ینی دیفاعی چی لەکەی ینی یا تەوزیحی چی ئەدەی لەسەری ینی بەواقع ئەمڕۆ سەرمایهداری بۆتە ینی درندەیەک پەلاماری هەموو بەشەری دیداوە. عقلیەتی سەرمایهداری ئەم عقلیەت دروستکردنی عقلیەتی سەرمایهداری لە هەر شوێنێکا بێ هەراوە بڵێ بە تەماحە بێ و پەلامارە. عولەمای ئیسلامی باسی سێ سیستەمەکەن بە جوملە یەکی جوملەیەک جملەی سەرمایهداری با بڵێن یا سیستەمی سەرمایهداری سیستەمی سۆشیالیزمی با بڵێن یا کۆمۆنیستی لەگەڵ سیستەمی ئیسلامی. ئەڵێ لە مەسلەی ماڵە سیستەمی سەرمایهداری نەکەیفی مەحدودە نەکەمی مەحدودە. سیستەمی سۆسیالیزمی کەمی مەحدودە بەس کەیفی مەحدود نییە. بەڵام سیستەمی ئیسلامی كيفي محدودة كمي محدود نية. ممكن أما توزي بينرانش هين بيه يعني لا إسلام شونيتي دولة منبون سيستم بودان راو سنوري بودان راو نابل غشو جزيو ظلمو ستمو قمارو روتانو يخلقوا معنا حر باري بياكري أو باري يعني همي هدرة نا مني باري خوينية ملکی خۆی نیە و ملکێتی بۆ ئیسبات نابێ. بەڵام ئەتوانێت تا چەنێ دەوڵەمەنە بێ دەوڵەمەند بێکێشەینی یعنی کەمیەتەکەی دیاری نەکرا بەس کەیفیەتەکەی دیاری کراوە. بەڵام لە دوو نظامەکەی ترە کەیفیەت دیاری نەکراوە بە حەچی سەرمایانێ بەیەکەوە بینێ لەبەرەوە کابرا ینی عقلێتی وایە ئەڕوا لەوانەیە خواردنی بەسەر چوو بێنێتە ئەم وڵاتە و دەرخوادی خەڵکی بە بۆ چونکە کەیفیەتەکەی بۆ دیاری نەکراوە. لە سەرمایهداری هەرچەند دەوڵەمانە دیار نییە کابرا توانین بێ و ناتوانێ و زۆریشی لێ ناکرێ سیستەمی بۆ دانانێ نظام و قانونی بۆ دانانێ کە تۆ ئەبێت لەو سەرمایە خۆت ئەوە نەبەخشی ئەوە بکەیت. بەڵام لە ئیسلامە ئەم تورەگەی کە پارەی تێەکە فەرد بێ یا خێزان بێ یا دەوڵەت بێ حکوومەت بێ یعنی ئەم تورەکەی دەکونی تێ کردووە ئەمە زەکاتەکەی لێ دەرەکە لەوێ سەدەقەی لێ دەرەکە لەوێ کەفاراتی لێ دەرەکە لێوە سەدەقاتی خەیری و هینی لێ دەرەکە یعنی هەموو ئەمانەوە لێکە بە طبیعەتی حاڵ مسلمان زۆر بڵێ فاحش دەوڵەمەند نابێت. جا ئەم عقلیت سەرمایهداری وایە ئیتر دەوڵەمەنی ئەکا ئەبێ بڕوا پارە پیاکە لە هەرچکێ و پارە پیاکە کۆیەکاتەوە دوایش دراوسێکەشی ئەگەر لە پاڵیا بمرێ واجبی نییە کە ئەم یارمەتی بدە. ئیشتراکیەت نە کەمیەتی دیاری کردووە تا ئەوێ ئەبێ دەوڵەمە بە دوای ئەوەی تر ئەگەر نظامی ئیشتراکی یعنی وەکو خۆی تەطبیقیکەی دوای ئەوەی تر بێت تەوزیع ئەکاتەوە بەسەر خەڵکەکە هەم بە زۆر لێ ئەسەندرێکە ئەوەش ئەبێتە هۆی کوشتنی یعنی غەریزەی ئینسان چونکە غەریزەی تەمەل و غەریزەی لە ئینسان ناتوانێت وەکو غەریزەی خواردن و جنس و ئانەوە چۆن ناتوانانی سەرکوتیکەی سەرکوت ناکرێت. لەبەرەوە فعلاً ئەو عقلیەتە ئەو سیستەمە سەرمایهداریە مای یعنی هەموو کایەکانی ئینسانە خاتە وەک بڵێ خەتەر نەک تەنیا مەسەلەی اقتصادەکەی ینی فکریە خاتە خەتەر نەفسیە خاتە خەتەر ینی هەموو ئەو شتانە زەرە لە سەر هەموو ئەو کایانی ژیانی خۆی دروستەکە بۆیە فعلاً ئەو قسە زۆر تەواو وایە ینی ئەم نظامە جیهانیە با بڵێن کە دروست بوو و ئەوێ هەم کەلتوری خۆی فەرز بکە هەم وەک بڵێ دەسەڵات و هەیمەنی خۆی فەرز بکە بەواقع ئەوە تاتوانێتی هەموو چووەتە هەر شوێنی ئیسیعمار چوو بێتە هەر شوێنی وڵاتەکەی دارزانەوە بێگومان دارزانەوە یعنی هندستان نمونێ عێراق جەزائیر نمونێ یعنی سەرمایهدار چوو بێتە هەر وڵاتێ دایڕزانەوە ئێساش کردوانە بەژێر قەرزەوە هەر بەو نظامە سەرمایهداریە قەرزی ئەنێ دوای سەیرەکەی هەرچی ئەجیالی تر دوای ئەوەیەت هەمووی لەژێر قەرزە شانی خوار بوو واقع فعلا يعني قصير كاتيك لا منصايك لا زوربوني ام شر واجا ونماني اشتي بيوندي بوستما ابو اليوم اي بالتاكيد بعقليتك اصلي عقليتك يعني الاسلام اخريت عقليتك وري يعني عقليتك كابراك خوشيسي بو خلقني خوشيسي بو دروسك لخوانات السيد المحاسبه خو او بو دروسك خير بهيج نازاني أخي يعني شخص أولا يعني عقلتي سرمایهداری بقوة جارك يعني بو خو عفريكا يسا وفاتي كدو نماوە
وتی بەخوا من وا بیرمە کردو ڕۆژێکیان هەر لەم سلێمانیا لە شوێنێکە سێنم کردو مناڵی ئەگری لێ نزیکوتم ئەو بۆ چێگری ڕۆڵە توێتی وڵا پارەکەم کوم کردو لە ماڵەوەی سات لێم قوڵ ناکە ئەڵێ منیشتم ها 5,000 دەرێ ناو دامەوتم ها بەس بەخوا لەبەر خوا ناوەمی یعنی عقلێتەکەی وایە بەڵام ئیسلامی ئەم عقلێتە ئەگۆڕێڵێ بێرێ بە قەرز خوا ئەداتەوە بە چەند قاتیش ئەداتەوە ئەوە دڵی خۆشکەی خوش دڵی تۆ خۆشەکە ئەوە ئەگەر وا بکەی یعنی خێزانێک لە پەرتەوازەی و شەڕ و ئاژاوە نەجاتی بێ یعنی دنیاە تعلیمات تاتێ لە بەخاتی بەخشینی ئەم 5,000 دینارە دڵخۆشکینی ئەم کەسە بەڵام عقلی سەرمایه‌داری وان نییە ئاهدار بلا چاوی دەرەهاڵێ پارەی خۆم بچۆنم پارە جوانی خۆمان بە خەڵک ئاوە زۆر باشە مامۆستا ماکیاڤیلی دیدێکی سیاسی بۆ ئەوروپا دانا کە ئاخر کەس جۆرج بۆش بوو لە ڕێوە عێراقی داگیر کرد دەڵێ بۆ گەشتن بە ئامانج هەموو شێوازێکی کار ڕەوایە واتە هەر شتێ ناڕەوا و ناقۆڵای بەس گرنگەوەی بتگەێنن تا ئامانجەکە تۆ پێویستە پەنای بۆ بەری لە ئیسلامیشدا ڕوبعی کوڕی عامر کاتێ ئەچێتە لای ڕۆستەمی فارس دەڵێ ئێمە نەبۆ زێڕ و زی و نەبۆ کەنیزەک نهاتوین ئێمە هاتوین بەندەکان لە بەندایەتی بەندەوە بۆ بەندایەتی خوا لە ستەمی ئاینەکان بۆ دادپەروەری ئیسلام لە تەنگ و چەڵەمەی دنیا بۆ بەرفراوانی قیامەت بەندەکان ئاراستە بکەین ڕزگار بکەین مەبەستمەوەیە ئایا بۆ گەشتن بە ئامانج لە ئیسلامدا هەموو شێوازێکی کار ڕەوایەوە ئەم قسەیە لە ئاستی تاک و خێزان و کۆمەلگا تا چەند دەبێتە هۆی لە ناوبردنی ئاشتی نەخێر مەگەر لە سەرمایه‌داریایە لە بیرە بەشەریەکانە ئەمە دروست بێ لە ئیسلام ئەشتیوا دروست نییە عەرزم کردی یان لە ئیسلامە دروست نییە تۆ ئەگەر سەرچاوەکانی دارایەکەت حەڵاڵ نەبن و مڵکیەت بۆ ئینسان ئیسبات نابێ ئەگەر لە سەرچاوەیەکی غەیرە مەشروع ئەو پارەکەی پیا کرد بێ هەتا لە ناو دەوڵەتی ئیسلامیە کەسێ ئەگەر لە سەرچاوەیەکی نامەشروعەوە پارەی پیا کرد بێ و سەرمایە نابێ بەیەکەوە هەمووی مسادرەکرێت وەخرێتەوە خەزانەی گشتی دەوڵەتەکە خاوەنی نییە ئەبێت لەو ڕێگە حەڵاڵانەوە پارەکە پیاکە کە زەرەر لە کەس نەدا و قاساش بۆ خۆی بێ مەسەلەی ینی غایە تەبریری وەسیلە بکە یعنی تۆمە بەسە چاکە وەڵاقەی ناکە هەر وەسیلەیەکی نامەشروع و خراپ و قەڵب بگریتە بەر حتمما لە ئیسلام هەشتی وانە چونکە ئین الله جارێکە ئین الله طیب لا يقبل إلا طیبا خوا خۆی پاکە بێغەل و غەشە شتی بێغەل و غەشیش قوڵەکە لە ئینسان ئەوە تا یەکەم بەشەر کە دوو کوڕی ئادەمن خێر ئەکەن خێر بێغەل و غەشەکە خوا وەریەگری غەل و غەشەکە وەرناگری ئەوە یعنی نقطەیەکی تر مەسەلەی ئیسلام پڕ لە مەبادی ئەخلاقی جوان پڕ لە قیەمی گەورە پڕ لە مسولی ئەعلا ئەم مسولی ئەعلانە بە وەسیلەی ناشەرعی ناشرین نەبن خەڵک وەکو موسڵمانیانی وەکو تاکێ وەکو خێزانێ وەکو مجتەماعێ وەکو حکوومەتێک کە ئیسلامی بوو مەفروزە پارێزگاری لەوە بکات کە ئیسلام ناشرین پیشانی خەڵک نا مەحوی جوان نەفەرمێ دەرسینەیە عاشق ئەسەرێکی نەحرام است دەرکیشی سەفا لە کێیە ئاینە حرام است یعنی کەسێ عاشقی دین ئەبێ بۆ دین تێ ئەکۆشێ ئەبێتە ئاوێنەیەک بۆ پیشاندانی دین نابێت لەکە لەسەر ئەو ئاوێنە بێ ئەگونا ئیسلام ناشرین نیشانە ئیسلام بەلەکەوە نیشانی خەڵکە لەبەرەوە حرامە لەکە بچێتە سەر دڵی ئینسانی عاشق لە مەزەبی خەڵکی دەرکیشی سەفا لە مەزەبی خەڵکی دڵپاک و پیاوانی خوا لەکەی ئاوێنە حرامە نابێت کەس هەوڵبا و ئاوێنەی لەکەی تێبخات و کە ئاوا معشوقەکەی پیشانی خەڵکە بە ناشرینی پیشانی بە لەبەرەوە لە ئیسلامە هەم غایە پیرۆزە و هەم ئەو وەسیلانەش هەمووی پیرۆزن زۆر باش و نابێ مامۆستایان کاتی بەرنامەکەم تەواو بەڵام زۆر بە کورتی کۆتا پرسیار مەکەم سەید بە ڕەحمەت بێ دەفەرمێ ئاشتی جیهانی بەرقەرار نابێت تا ئاشتی ناخی مرۆڤی تاک یام ئاشتی ناخی تاک وەدینێت ئاشتی تاک چۆن بەرقەرارە بێ یان چۆن دێتە دیوە فەرمودەشمانەیە پێم وابێ دەڵێ دەفەرمێت کە عادەتەن ئەگەر سەرۆکی وڵات پاک و ڕاستگۆ و ڕاساڵ بوو ئۆتۆماتیکیان خەڵکەکەش باشە بێت چونکە سەرۆک وەکو سەرێک وایە بۆ جەستەی مرۆڤ ئەتوانێت باشی پێ ببینێ باشی پێ بڵێ باشی پێ بۆن بکە باشی پێ بخوا سەرنجام جەستەش پاگە بێ مەبەستمەوەیە تا چەند ئەگەر سەرۆکەکانی زلهێزانی دنیا شەڕخوازانی دنیا بە ناو دیموکراسی خوازانی دنیا ئەگەر باش بن وەکو تاکێکەوەی کە سەیدەی فەرمێ
ئاشتی و ئارامی و پێکەوە ژیان دەبێتە هەوێنی کۆمەڵگەکان و کۆمەڵگەکان لە شەڕ و لە کوشتن ڕزگاریانە بێت. بەتاکی دوایە ئەوی سەی دەفەرمە حقەتێکە لە زۆر کەس بوونە بەداخەوە. سلوکی ئینسان دائما تابعی ناخی ئینسانە. ناخ ئەگەر بڵێن هەم عقلەتی هەم نفسیەتی. هەم عقلێتی ئەوەی کە ئەو پێوەرانەی پێێتی بۆ ژیان سەیریشتی پێەکە ڕەفز و قوبولی پێەکە عقلێتی جاری وایە عقلێتی وایە ڕەفزی شتی جوانەکە باشە ڕەفزی شتی حەقەکە ڕەفزی ینی مەحەبەت ئەکە ڕەفزی ینی عقلێتەکەی خراپە یا نفسێتەکەی خراپە لە خۆی ڕقێتی لە فڵان کەس نفس و عقل و نفس یا عقلێت و نفسیت ئەم دووشتە سلوکی ئینسان تابعی ئەمەیە یەکێک ئەگەر عقلی متەتەڕیف بوو سلوکیشی متەتەڕیفانەیە یەکی ئەگەر لە عقل و سەقافە و مەعریفەیە ئەوە بوو کە زەرەر لە خەڵک بە زەرەر لە خەڵکە فێڵ لە خەڵکە فێڵ لە خەڵکەکە یا ڕقی بوو لە فلانە کەس خۆش ئەژی حەز بە ئاژاوە کار و ئاژاوی دروستەکە لە ناویانە ئەڕوا مەسە برەو بەستەمدا برەو بە خوێن ڕێژیەدا ئەسڵی هەر دروستکردنی بەشەرخوا کە یەکەم بەشەر دروستەکە بۆ ئەوەیەکەوە دووشت نێڵێن ئەم بەشەرە دووشت نێڵێ لە ئەرزە هەم خوێن ڕێژی نێڵێ لە ئەرزە هەم گەندەڵی مەلایکە پرسیار لەخواکەن لە یەکەم ئینسان کە دروست ئەبێت کە ئەکرێتە خەلیفە لەم ئەرزە ئەتەجعەل فیها من یفسد فیها ویسفک الدماء یعنی ئەم دووشتە کەواتە بەشەر ئەبێ بۆ ئەوە بێ خوێن ڕێژی نێڵێ و لەو لاشەوە گەندەڵی و ئەوە نێڵێ مامەسەگیان زۆر سپاس دەکەم سپاس بۆ پێی جوانەکان بۆ ئومێدیەوەی کە ئاشتی ببێتە هەوێنی پێکەوە ژیان هەم لە خۆمان و خێزان و کۆمەڵگە و تەواوی مرۆڤایەتیدا زۆر سپاس دەکەم و زۆریش بەخێر بەڵێ ئازان خۆشەویستانم بۆ گاماژەم پێکرد سبەینێ ڕۆژی ئاشتی جیهانیە لەو ڕۆژەدا درود و سڵاو و میهرەبانی و ڕەحمەتی خوا ئەنێرم بۆ گیانی پاکی پێشەوا و فەرماندەی لە هاتووی موسڵمانان سوڵتان سەلاحەدینی ئەیوبی کە لە لووتکەی دەسەڵات و چەک لە دەستووی خۆیدا توانی ببێتە پارێزەری ئاشتی و هەوێنی پێکەوە ژیان و مرۆڤ دۆستی و نەرمونیانی تەنانەت بەرامبەر بە نەیارەکانیشی کە ئێمە هەم وەکو موسڵمان هەم وەکو کورد شانازی بەو پێشەنگ و بەو سەرکردەی خۆمانەوە دەکەین کە توانی لە شەڕ و لە دەسەڵات و لووتکەی خۆیدا ئاشتی پیشانی نەیارەکانی بدا و بە چاوی نەرمونیانی و مرۆڤ دۆستی و پێکەوە ژیانەوە سەیری خەڵکی بکە. ئومێد دەکەم سوودتان لە پەیوە جوانەکانی بەڕێز مامۆستای کرام کەریم وەرگرت بێ و ئومێد دەکەم ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی تاک ئاشتی کۆمەڵگە ئاشتی سیاسی و ئاشتی ئابووری باڵ بەسەر تەواوی مرۆڤایەتیدا بکێشێ و کۆمەڵگە بەرەو کۆمەڵگەیەکی ئاسوودە و کامەران و پێکەوە ژیا و بڕوا و ئیدی گوێمان لە دەنگی تۆپ و تەیارە و بۆنی کیمیایی نەبێ تا بە یەگەشتنەوەیەکی تر لە پەنای خوا دابن درود و سڵاویش بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست خواتان دەکەم.